هەریر یەکێکە لەو ناوچانەی دەکەوێتە باشووری کوردستان سەر بە قەزای شەقڵاوێ و دەکەوێتە پارێزگای هەولێر ژمارەی دانیشتوانی نزیکەی 22,000 کەسە ڕووبەری ئەم ناوچەیە 560 کیلۆمەتر دووجایە نزیکەی 99 گوند لە خۆی دەگرێت. دەشتی هەریر یەکێکە لە دەشتە هەرە بەناوبانگەکانی سەر بە پارێزگای هەولێر. هەریر دەڤەرێکی کشتوکاڵیە و دەشتێکی بەرفراوانی هەیە کە بە دەشتی هەریر و باتاز ناسراوە. زەی بادینانیش بە سنووری جوگرافیای ئەم قەزایەدا تێپەڕ دەبێت کە سەرچاوەیەکی گرنگی ئاویە و بایەخێکی زۆری هەیە بۆ کەرتی کشتوکاڵی لە دەڤەرەکەدا. و هەروەها لەم قەزایەدا لە ساڵی 1923 بۆ یەکەم جار قوتابخانە دامەزراوە. یەکەم قوتابخانە لە ساڵی 1923 لەم ناحیەدا دامەزراوە لە باتاز کە تاوەکو ئێستاش قوتابیان تێیدا درێژە بە پرۆسەی خوێندن دەدەن. و هەروەها لەم دەڤەرەدا بۆ ماوەی 35 ساڵ مەسیح و ئیسلام پێکەوە ژیاون و لە ساڵی 1928 تاوەکو 1963 هەریر خاڵی پێکەوە گرێدانی هەردوو دەڤەری سۆران و بەهدینانە. لە ساڵی 1979 کارگەی قوتوبەندی کارگەی مافووری دەستکرد لەم ناحیەیەدا دامەزراوە و لەلایەن حکوومەتی ئەوسای عێراق. هەریر ناوچەیەکی کشتوکاڵی و گەشتیاریە و پێشەوایەکی خۆشی هەیە و خەڵک بە بەردەوامی دێت سەردانی دەکات.